بسم الله الرحمن الرحیم. مسلمانانی خۆشەویست، ڕۆژەوانانی بەڕێز، بابەتێکی درمان لە بابەتەکانی ڕەمەزان ئیعتیکاف و زیندووکردنی شەوانی قەدر. ئیعتیکاف واتە ئەو دەشە و ڕۆژەی کۆتایی ڕەمەزان لە 21ەوە تا جەژن تۆ شەو و ڕۆژەکەی هەمووی لە مزگەوتا بە عیبادەت و خواپەرسی و خواناسی بەسەربەری. لەیلەتول قەدریش هەر شەوەکەیەتی ئەگەر کەسێ نەیتوانێت ئیعتیکاف بکە ئەتوانێت شەوەکان زیندوو کاتەوە، ئەگەر بۆیشی نەکرا هەر دەشەوەکە ئەوە باشەوە تاکەکانی زیندوو کاتەوە. عایشە ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەشەوی ئەخیری ڕەمەزان ئیعتیکافی ئەکرد و خێزانەکانشی پاش خۆی صلی الله علیه وسلم ئیعتیکافیان کردووە. ئەبوو هورەیرەش ئەفەرمێ رضی الله عنه پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دە ڕۆژ هەموو مانگێک ئیعتیکافی ئەکرد. ئەو ساڵێک کە تایە وەفاتی کرد 20 ڕۆژ ئیعتیکافی کرد، واتە دە ڕۆژ لە ساڵەکانی تر زیاتر ئیعتیکافی کرد. ئیمامی شافعی فەرمێ سونەتە ئینسان لەو دەشە و ڕۆژی کۆتای ڕەمەزانە زۆر خۆی مانوو بکە، زۆر هەوڵ بدە، زۆر عیبادەتی تیا بکە، کاتەکانی بە چڕوپڕی بە عیبادەتەوە بەسەربەری. و یەکێک لەو شتانش کە لەو شەوانەی لەیلەتول قەدرا سونەتە و چاکە بکرێ شەو نوێژەکەیەتی کە بە کوردی لای خۆمان پێوتێت تەراویح. پێغەمبەری خوا فەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێ لە شەوانی قەدرا هەڵسێ و ئیعتیکاف عەفو هەڵسێ و شەو نوێژ بکا و عیبادەت کا بە تایبەتی سەڵات، ئەوە خوای گەورە لە گوناهەکان ڕابردووی خۆشە. دەمانەوێت عیبادەتێکی زۆر گەورەیە، پەرستێکی زۆر گەورەیە تەراویح و قیام و تەهەجودی شەوانی قەدر. ئیبن ڕەجەب حەمبەلی ئەڵێ قیامی لەیلەتول قەدر ئەوەیە تۆ شەوەکە بە خەبەر بی، نوێژی تیا بکەی، عیبادەتی تیا بکەی. خاڵێکی تر ئەوەیە موسڵمان هەوڵ بدا ماڵ و مناڵیشی بەخەبەر بێنێ. عایشە فەرمێ رضی الله عنها کاتێک کە دەشەوی ئەخیری ڕەمەزان هات پێغەمبەری خوا خۆی گورجە کردەوە، شەوانی زیندووە کردەوە، ماڵ و مناڵیشی بەخەبەر هێنا. عەلیش رضی الله عنه ئەفەرمێ پێغەمبەری خوا لە دەشەوی کۆتای ڕەمەزانە شەوەکانی زیندووە کردەوە، ئەوەشی بیتوانێت لە مناڵ و گەورە و بچووکیان نوێژ بکە، ئەوانشی بەخەبەر هێنا و هەڵئێساندن بۆ زیندووکردنەوەی ئەو شەوانە. شتێکی تریش کە زۆر گەورەی ئینسان لەو شەو ڕۆژی ئەخیری ڕەمەزان و کۆتای ڕەمەزانە بیکە، ئەوەیە کە واکو نوێژەکان بە جەماعەت بکە بە شێوەیەکی گشتی فەرزەکان و بە تایبەتی نوێژی ئیشا و بەیانی. یعنی ئیمامی شافعی فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ هەر کەسێ لە شەوی قەدرا نوێژی ئیشا و نوێژی بەیانی بە جەماعەت بکە، ئەو بەشێکی گەورە و باشی بۆ خۆی بچڕیوە، بۆ خۆی بەدەستێناوە. کارێکی تر، شتێکی تر کە گەورەیە لەو کاتا بکرێ قورئان خوێندنە. طبعا ئینسان ئەگەر ئەو شەو ڕۆژە بمێنێتەوە بەتایبەتی شەوەکانشی و چەند سەعاتێکی زۆرە شەو تۆ ئەمێنیتەوە بۆ عیبادەت، بەشێکی باشی ئەوانەی خوێندەوارن هەوڵدەن قورئانێکی زۆری تیا بخوێنن کە قورئان هەر پیتێکی 10 حەسەنەیە تا 700 خوای گەورە بە قەدەر نێت و ئیخلاس ئینسانەکە ئەجری بۆ گەورەکە. یعنی تۆ بڵێ ئەلحەمدولله ئەوە 5 پیتە، بەلای کەمەوە 50 حەسەنت بۆ نووسی، بەلای کەمەوە. جا جۆرە قورئانێک تەبع بووە ئەگەر هەندێک کەسیش بتوانێت دەستی خاشتێکی باشە لە هەر لاپەڕێکە لە بینی هەر چەندێڕێکە حەسەنەکانی نووسیوە چەندەکە تاوێ، یعنی تاوێ چەند چاکە دەستکەوتو ئەگەر 1 بە 10 حسێب بکرێ، 1 بە 10 کە ئەکرێ 1 بە 700 و زیاتریش بێ بە پێی ئیخلاس و نێتباشی خاوەنەکەی. خاڵێکی تر کە پێویستە ئینسان بیکە دوعا و پاڕانەوەی زۆرە لەو شەوی قەدرە. عایشەی خێزانی پێغەمبەر دایکی ئیمانداران ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ عەرزی پێغەمبەرم کرد صلی الله علیه وسلم ئەگەر من بزانیم کەی قەدرە یا لە شەوی قەدرا بەخەبەر بووم چ دوعایە بکەم؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بڵێ
فەرمی ئەم دوعا بڵێ اللهم إنك عفو خوایە تۆ زۆر لێخۆش بووی لێخۆشبوون زۆر پێخۆشە لەبەرەوە لێم خۆش بە ئەم دوعا زۆر بڵێ یعنی تۆ با دوعایە کە زۆر پێوە سەرقاڵی زۆر پێوە سەر گەرمی زۆر ئەیڵێیتەوە ئەم دوعابی اللهم إنك عفو تحب العفو فاعف عني خوایە گیان تۆ لێخۆش بووی لێبوردەی چاوپۆشیکەری و خۆشیش دەوێت کەسێکە واکو داوای لێخۆشبوون لێ بکە دەی لەبەرەوە من داوات دەکەم لێم خۆشببی ئەفوم بکەی لەو کەسانم بگێڕی لەم مانگە پیرۆزە قەڵەمی عەفو بەسەر گوناه و تاوانەکانیان دێنی و بە یەکجاری لێی خۆشبی و هەروەها سونەتە ئینسان بەتایبەتی ئەوانەی کە واکو خوێندەواریان نییە سڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لا إله إلا الله تسبيحات سبحان الله الحمد لله ئەو زیکرانە چی ئەزانێ یا هەندێک سورەتی بچوو کەلەبەرێتی ئەوانە بخوێنێ چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیشە هاتووە فەرمێ باسی گەورەی قول واللهکە کە ڕوبعی قورئانە باسی سورەت ترەکە کە نیوەی قورئانە فەرمێ سێ قول والله بخوێنە ختمێکە بۆ کەسێک واکو شارەزای قورئانی نەبێ زۆر شارەزا نەبێ ئەم جۆرە عیبادەتانە کە عەرزمان کردن هەمووی لە شەوانی قەدرا هەیە و گرنگترین شت ئەوەیە کە تۆ شەوەکە بە خەبەر بی و پڕیکەی بن لەم عیبادەتانە بە قورئان خوێندن بە نوێژ بە زیکر بە دوعا بە تەسبیحات بە سڵاواتدان لەسەر پێغەمبەر بە نوێژی سونەت هەر کام بۆیە عیبادەتەکانیش جۆرا و جۆرن بۆی تۆ لەوانەیە یەکێکیان مانوو بووی بڕۆ سەرێکیان ئەوانت بۆ لەکراکێکی تریان بکە زۆرتر حەزت بە عیبادەتیانە ئەویان زۆر بکە بەم شێوە ئینشاءالله هەڵبدەین شەوانی قەدر و ئیعتیکافی ڕەمەزان بەدەست بهێنین بۆ ئەوەی لەیلەة القەدر خەیر من ئەلفی شەهرمان بەنسیب ببێ کە ئێمە ئەگەر ئەو شەوە خوای گەورە بۆمان بنووسێ و تۆماریکا بۆمان وەک عیبادەتی هەزار مانگی بێوچانی بێوەسانی بێپشودانمان کرد بێ خوا ئاوا بمان نووسێ خوای گەورە بۆمان بنووسێ و بەنسیبمان بکە ئامین ئامین والحەمدولله رب العالمین